باش پێشکەشکردنی دەستەکارکێشانەوە لەلایەن عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق گفتوگۆی جۆراوجۆر هاتووەتە ئارا، بەڵام هیچ لایەک بەرچاویان ڕوون نییە ئاخۆ عێراقی پاش عەبدولمەهدی چۆن دەبێت. وتەبێژی حکوومەتی هەرێمیش دەڵێت ڕێکەوتنی مەبدەئیان لەگەڵ حکوومەتی عێراقدا کردووە و نەمانی عادل عەبدولمەهدی کاریگەری نابێت. هەمان ئێمە پرۆسەکە پەیوەستە بە بەلانی دامەزراوەیە هەیە، مەسەلەن دامەزراوەی وەکو وەزارەتەکان وەکو حکوومەت، بۆیە ئەمە هەنگاوی باش نراوە لەو بارەوە و ئتفاقی مەبدەئی هەیە لەسەر ڕێککەوتن، بۆیە تەسەوڕەکەم ئەم پرۆسەیە بەردەوام دەبێ و ئەگەین بە ڕێککەوتن. خۆی دانوستانەکان لە عێراق سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت دەستەکارکێشانەوەی عادل عەبدولمەهدی ڕێکەوتنەکان دەگەڕێنێتەوە خاڵی سەرەتا. خۆی دانوستانەکان لە عێراق دیسانەوە قاتەوە چوارچێوەیەکی تر دەستەکارکێشانەوەی حکوومەتی دکتۆر عادل عەبدولمەهدی، چونکە بێ حکوومەتێکی تازە دەست بەکار بێ لە عێراقا و ئەمەوە کات کە پرسی دەستوریش ببێتە یەکێک لەو باسوخواسانی کە لە ماوەی داهاتوو بێتە گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکە. هێشتا ڕوون نییە ئەگەر لایەنەکان بتوان بگەنە ڕێککەوتن لەسەر کەسایەتیەک کە بتوانێت خۆشەویستی شەقام و عەتفی شەقامیش بەلای خۆیان ڕابکێشێ، احتیمالەکە حکوومەتێکی تازە دروست بێ و گەرنە دوور نییە بەرەوە هەڵبژاردننی پێشوەخت بچین. لەم حاڵەتە بژێری مادەیەشتاوێک ڕئیسی جمهور شارەزایەکی دەستوریش ڕێکارەکانی پاش دەستەکارکێشانەوەی عادل عەبدولمەهدی ڕوون دەکاتەوە کە ڕئیسی حکوومەت ئیستیقالەی کرد ئۆتۆماتیک طبعاً کە ئیستیقالەی کرد واز دەهێنێ بە جوێرەی مادەی هەشتاویەک ئەڵێ ئەگەر ڕئیسی حکوومەت ئەگەر مەنسەبەکە خالی بوو خلوو بوو واتە خلوش سێشتە ئیستیقالەکردن، مردن یان ئیقالە پێکردن لابردن. حکوومەتەکە دەبێ لەم حاڵەتە بژێری مادەیەشتاوێک ڕئیسی جمهور شوێنی ڕئیسی وزەرا ئاگرێتەوە، بەڵام بمەرجێک لە ماوەی 15 ڕۆژە کاندید تەقدیم کە بۆ لە کوتلەی ئەکبەر طبعاً بۆ پەرلەمان بۆی دەنجی لەسەر بدرێت. مادەی هێشتاوێک وا دەڵێت یعنی دەڵێت حاڵەتی چۆڵبوونی مەنسەب ئیستیقالەکردن چۆڵبوونی مەنسەبە. بڕیار وایە ڕۆژ یەکشەمە ئەنجومەنی نوێنەران لە سەر نامەی دەستەکارکێشانەوەی سەرۆکوەزیران کۆ ببێتەوە، بەڵام تا ئێستا ڕوون نییە ئایا پەسەندکردنی دەستەکارکێشانەوەی عادل عەبدولمەهدی کۆتایی بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دەهێنێت یاخود نا. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.